ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز بناڕۆ تۆفیقم باڵخێم شەوی پانۆراما پێتانگەشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر هۆکارەکانی دواکەوتنی دابەشکردنی موچە. وەک بڕیاری لێدرابوو کە پێویستە هەموو 25 مانگێک موچە لە ماوەیەکی کەمدا دابەش بکرێت. چەند مانگێک وا بوو، بەڵام ئەم مانگە لە ئێستادا وەزارەتی دارایی ڕایگەیان کە بە 2 ڕۆژ وەزارەتی تەندروستی ئینجا موچە دابەشەکرا و دواتر لیستەکان ڕاگەێنێ کە کەی موچەی وەزارەتەکان دابەشەکرێت. ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان کۆمەڵێک قسەی نوێ و کۆمەڵێک تۆمەتبارکردنی نوێ لەلایەن ئەندامانی پەرلەمان لە هەردوو فراکسیۆنی یەکێتی و پارتیمان جۆلێ بوو کە بەڕاستی ئەمە بەلایەن خەڵکی کوردستان و بەلایەن بەشێکی زۆر لەلایەنەکانی دیکەی هەرێمی کوردستان ئەمە دۆخەکە بەرەو مەترسی، دۆخەکە بەرەو دروستکردنی جیاوازی و بەرەو تۆخکردنەوەی جیاوازیەکانە با لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان. بەڕاستی ئەگەر ئەو قسانەی زۆرێک لە پەرلەمانتارانی پارتی دیموکراتی کوردستان ئاڕاستەی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کردووە ڕاستە لە ڕوویەوەی کە داهات تەسلیم ناکە، یەکێتی بۆ وەڵامێکی جدی ناداتەوە. ئەگەر یەکێتیش بە هەمان شێوە ئەو تۆمەتانەیە ئاڕاستەی پارتی دیموکراتی کوردستانیەکە بەوەی کە داهاتەکانی ئیبراهیم خەلیل و هەندێک داهاتی دیکە دەستیم بە حکوومەتی هەرێمی کوردستان ناکە، ئەگەر ڕاستە پێویستە پارتی دیموکراتی کوردستانیش بێتە سەرهێڵ لەسەر ئەمە. چه زەرەرمەندی یەکەمە بەڕاستی لەم مەسەلەیەدا ئەوەی کە زەرەر دەکا موچەخۆران، فەرمانبەران و هاوڵاتیانی ئاسایی لە هەرێمی کوردستان. ئەم شەوی مامانەوە گفتوگۆ بکەین لەم بارەیەوە بە میوانداری بەڕێز کاک لوقمان وەردی، جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان کە بە سوپاسەوە جەنابیان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانمان. کاک لوقمان ئەو کاتت باش. سەرەتا ئەمێ لەوە دەست پێ بکەم بەڕاستی ئەنی ئەمڕۆ کۆبوونەوەکەی پەرلەمانی کوردستان لەسەر ئەو لێبڕینەی کە لە موچە هەیە و هەروەها دواکەوتنی موچە کۆمەڵێک قسەی نوێ و کۆمەڵێک تۆمەتبارکردنی نوێ لەلایەن یەکێتی و پارتیەوە ئاراستە یەکتری کرا کە ئەمە زۆر تازەیە بۆ هەرێمی کوردستان بەرجۆمانەکەوێت. هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێتەوە؟ ینی بەڕاستی ئەگەر ڕوونکردنەوە لەو بارەیەوە بێ، بەڵام ڕوونکردنەوەکان منتیقی بێ و بتوانی هەم قەنەعات بە من هەم بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بکەی بەڕاستی. بەڵێ. سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی ئازیزی کورسات نیوز. سپاس. بێگومان ئەمڕۆ دانیشتنی پەرلەمانی کوردستان بوو و لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان هەموو باڵێن دانیشتەکان زیاتر پرسی لێبڕینی موچە یەکێکە لەو پرسانەی کە گفتوگوی لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە لێکرد. ئێمە لە فراکسیۆنی سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوودا هەموو ڕێکارێکی پەیڕەوی و ڕێکارێکی پەرلەمانیمان گرتۆتە بەر بۆ ئەوەی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین پرسی لێبڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کۆتایی پێبێنێ. وێڕای مەسەلەی پرسی لێبڕینی موچەی فەرمانبەرانیش لە ڕابردوودا ئێمە لە ڕێگای یادداشت، لە ڕێگای بەدواداچوونەکانمان، لە ڕێگای کۆبوونەوەکانی ڕاستە و خۆمان، لە ڕێگای پێشکەشکردنی سەرنج و پێشنیازەکانمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تەکیدمان کردوتەوە، جەختمان لەسەرەوە کردەوە حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی لەسەر چاوەکانی داهات بکە لە پێشووی هەمویانەوە لە داهاتی نەوت، پێداچوونەوە بە گرێبەستەکان، پێداچوونەوە بە باج و دەرامەتی ناوخۆ و ڕێخستەوەی جارێک تر خاڵە سنووریەکان بە تایبەت ئەو گرێبەستانەی لەگەڵ کۆمپانیەکانی خزمەتگوزاری لە خاڵە سنووریەکان کراون گرێبەستی ناهاو سنگن لە هەموو سێکتەرە جیاوازەکانی حکومڕانی هەرێمی کوردستان پێویستی پێ لەم قۆناغە سەختەی داراییدا پێدا بچێتەوە بۆ ئەوی بتوانێت داهاتەکانی خۆی بە شێوازێک ڕێکخاتەوە کە بتوانێت موچەخۆرانی هەرێمی کوردستان کە سادەترین مافی هاوڵاتیانی ئەو هەرێمەیە لە کات و ساتی خۆیدا بیدا. ئێمە بە ئارامی بەهێمنانە هەموو ئەو ڕێکارە پەرلەمانیانەمان گرتۆتە بەر، بێگومان خۆشمان بە نوێنەری خەڵکی کوردستان ئەزانین و بەداکۆچی کارێکی سەرسەختی موچەخۆران و هاوڵاتیانی ئەم هەرێمە ئەزانین و پێشمان وایە داواکاری فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ کۆتایی هێنان بە پرسی لێبڕینی نایاسایی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و دانی موچە لە کات و ساتی دیاری خۆیدا ئەمە داواکاریەکی ڕەوای فەرمانبەرانی هەرێمی کوردستانە و لەلایەن ئێمەوە 100% پشتیوانی لەم داواکاریە کرێت. ئەمە من پێم وایە یەکێکە لە ئەرکەکانی ئێمە کۆندامی پەرلەمان. ئێمە بەشێکین لە حکومڕانی لە هەرێمی کوردستان و پایەکی گرنگین لە پایەکانی حکومڕانی، بەڵام ئەمە بێگومان بەومانایە نایە کە ئێمە ڕخنە لە حکوومەت نەگرین یاخود فشارەکانمان چڕ نەکەینەوە بۆ ئەوی کەوا داکۆچی و پێداگری لەسەر مافی هاوڵاتیان نەکەین. ئەمڕۆ وەکو بەڕێزت ئاماژەت پێدا ئێمەمانانیش مدەتێکە گوێبیستی هەندێک لێدوانی غەریب و سەیر و سەمەرە ئەبین لەلایەن ئەندامانی فراکسیۆنی پارتی
تۆمەتە بەخشنەوە و اتهامی خەڵکەکەن و هەوڵی نانەوەی با بڵێن تۆی دووبەرەچی و نانەوەی ناوچەگەریەتی و دابەشکردنی کوردستان بەسەر دوو زۆن و بەسەر چەند شارێکدادەن ئەمە بەلای ئێمەوە ینی لێدوانی نابەرپرسانەیە وە کۆمەڵێک قسەی بێبنەما فڕائدەن لەسەرەوەی کە وەکو ئەوە وابێ ئەو موچەوەی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود ئەو داهاتانی کە لە بواری نەوددا بەدەست دێ یاخود لە بوارەکانی بەدەست دێ وەکو ئەوە میراتی ماڵی باوچان بی بەخێر بدەنە هاوڵاتیانی هەرێمی کوردستان نازانن کە ئەمە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە موچە دابین کە 6 ساڵە حکوومەت هەرێمی کوردستان 6 ساڵە موچە مدەتێک چەند ساڵێک بە ناوی پاشەکەوتی موچە لەم فترانی ئاخیر ساڵی ئاخریش بە ناوی خۆگونجاندن و لێبڕینی موچە لە موچە خۆرانی هەرێمی کوردستانە بڵێ 6 ساڵە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەرگەی ئەم دۆخە سەختە ئەگرن 6 ساڵە فەرمانبەرانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی ئەم هەرێمە بەرگەی نەداری بەرگەی بێکاری بەرگەی زۆر باشە کاگڵمان ببوورە دۆخی دارایی هەرێمی کوردستان تەواو بەرەو باشبوونە چێ زۆر کاتێ نرخی نەوت بەرەزە بێتەوە ئەرچی حکوومەتە کۆتا بە لێبڕینی ئەمێ ئەو پرسم کاگڵمان ینی بەڕاستی ئەم تۆمەتبارکردنی کە ئەکرێت بە دیاریکراوی لەلایەن زۆرێک لە پەرلەمانتارانی پارتی دیموکراتی کوردستان کە ئەمڕۆ ینی بە ئاشکرا جۆبیستی بوون لە میدیاکانەوە ینی قسەکە ئەوەیە ئێستا ئەوەی کە گرفت بۆ موچە دروستەکات و گرفت بۆ دواکەوتنی موچە دروستەکات و بۆ ئەم لێبڕینەی موچە دروستەکات ئەوان بە ئاشکرا دەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو وەڵامانی کە ئەمڕۆ لەلایەن ئێوەی ئەندامانی پەرلەمان و فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان جۆما لێبوو بەڕاستی بۆ من و زۆرێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و زۆرێک لە یەکێتیەکانیش وەڵامەکان مقنع نین ینی ناتوانێت قەنەعەت بە ئێمە بکە ئەی چۆن ناتوانێت قەنەعەت بە بەرامبەر بکەن بەڕاستی ینی جوابێکی وهاتان نەداوەتەوە کە بڵێن نەخێر یەکێتی بەرپرس نییە کەواتە ئێستا بە هەموو ڕۆکان بێ یەکێتی بەرپرسە لەمە وەڵامت بۆمە چییە؟ ئێمە ئەمڕۆ وەڵامی پێویستمان داوە لە ڕاستیدا یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە بەرپرسی ئەم دۆخە ئەزانێ لەسەر ئەو بنەمایەشە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە داکۆچی لە مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکە بۆ پرسی جێڕانەوەی داهات بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان ئەرچی سەرشانی حکوومەتە هاوڵاتیەک لە کفری و کەلار بێت یا لە زاخۆ بێت یا لە باڵەکایەتی و لە هەولێری پایتەخت بێ ئەرچی حکوومەتە موچەی بۆ دابینکە شتیوان لە حکوومەتدا وجودی نەبووەتەوە بڵێ ئەم شارە ئەبێ بەشی موچەی موچەخۆرانی خۆی پارە بێنێتە خەزێنەی گشتی ئەو جار موچە ئەدرێ ئەمە بەڕاستی ئەمە قسەیەکی زۆر نابەرپرسانەیە ئەمە ینی یەکێکە لەو هەنگاوە من پێم وایە بەر لە هەموو شتێک ئەمە دژی ئەو دروشمانەیە کە لە بیدایەتی تشکیلکردنی ئەم حکوومەتە وتیان ئەمە حکوومەتێکی چاکسازە ئەمە حکوومەتێکی یەکانگیرە ئەمە حکوومەتێکی سەرتاسەری ئەمە خۆی لە خۆیدا بەتاڵکردنەوەی قسەکانی خۆیان و دروشمەکانی خۆیانە بۆ مەسلەی جێڕانەوەی داهات ئەوەی کە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسە بەرپرسیارەتی بەرامبەر ئەم دۆخە هەیە تەواوی جێڕانەوەی داهاتەکانی سنووری سلێمانی پارێزگای هەڵەبجە و سلێمانیە کە مانگانە تەواوی داهاتەکانیان ئەگەڕێتەوە وەزارەتی دارایی و تەنانەت ئەو گومرگانی لەو سنوورە هەنە گومرجی باشماخ و پەرویزخان کە دوو با بڵێن دەواازەی سنووری بازرگانی فەرمین هەردووچیان لە ڕێگای سیستەمی ئەلکترۆنیەوە بە وەزارەتی داراییەوە بەسراونەتەوە ڕۆژانە چەند داهات لەم سنوورە بەدەست دێ هەمووی لە ڕێگای سیستەمێکی ئەلکترۆنیەوە لە وەزارەتی دارایی تەزیلەکرێت تەنانەت بۆ مانجی چوار ئەمە یەکێکە لەو نووسراوانەی کە وەزارەتی داراییە بۆ مانجی چوار زیاتر لە 150 ملیار دینار 153 ملیار دینار لە سنووری ئیدارەی سلێمانی بۆ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان نێدراوە بۆ ئەوی بتواندرێ بۆ کاگڵقوان منە لێرە پرسیار لە جەناب بکەم بوو قسەکە و پێڕاوەتەوە ینی بە قەتعی دەبێت ماگانە بۆ نمونە لە سنووری سلێمانی و پارە چەند بچێتە ناو خەزێنی حکوومەت چونکە ئەوان دەڵێن دەبێت ماگانە زیاد لە 130 میلیۆن دلار بچێتە ناو خەزێنی حکوومەت ینی چەنە بۆ نمونە هەموو مانگێک ئاخۆ لەم سنوورە ئەو پارەیە دەسەکەوێت یاخود جیاوازە داهاتی ئەم سنوورە ماگانە ئەزانی کاکەوڕ ئەمە قسەیەکی زۆر لێدوانێکی زۆر غەریبە چونکە لە ساڵی 2010 مەسلەی کە ئەگەر بگەڕێنەوە لۆ با بڵێن ئەو کاتێک کە داهاتەکان بە 43 بە 57 دابەشەکەرە لە ساڵی 2010 ئەم حاڵەتە نەماوە داهات چەندە لە سنووری سلێمانی ئەوەندە ئەگەڕێتەوە خۆتان نزانین داهاتی سنووری سلێمانی چییە داهاتی نەوتی حەسیرەکەیە ئەگەڕێتەوە لە ڕێگای وەزارەتی سامانە سروشتەکانە ئەفرۆشترێ
و داهاتی سنووری دەشتی کۆیە دیسان لە ڕێگای وەزارەتی سامانە سروشتەکان مامەڵی لەگەڵەکرێ تەنانەت دغازەکە لە ڕێگای وەزارەتی سامانە سروشتەکانەوە مامەڵی دەگەڵەکرێ داهاتی سەرەکی لە هەرێمی کوردستاندا لە ڕاستیدا ئەوەی کە بۆ موچە پێویستە داهاتی نەوت و فرۆشتنی نەوتە کە داهاتی سەرەکی هەرێمی کوردستانە ئەبێ لە ڕاستیدا موچە لە داهاتی نەوت بدرێت لە کابینەکانی ڕابردوو داوا بووە داهات موچە لە داهاتی نەوت درراوە داهاتی خاڵە سنوورەکان و باز و دەرامەتی ناوخۆ ئەمە بۆ داهاتی بۆ بودجەی تەشغیلی بووە لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستان بەوەکو بودجەی تەشغیلی بەکارهاتووە بەڵام ئێستا ئەم داهاتش کۆ ئەکرێتەوە دێتە وەزارەتی دارایی بۆ ئەی لە موچە سەرف بکرێت بۆیە ئەمە قسەیەکی زۆر نابەرپرسانەیە تۆ بڵێ ئەبێ داهاتی سلێمانی بەشی موچەی خۆی موچە بێنێت ئەگەر لەسەر ئەم بنەمایە بێ هەر پارێزگایەک بەشی خۆی داهات کۆ بکاتەوە موچەی خۆی پێبدا ئەی بوونی حکوومەتی هەرێم یانی چی مەسەلەی لا مرکزیەکەیە و کە پێشتر بۆ نمونە یەکێتی گۆڕان لێرە داوایانە کردیانی حکوومەت و بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان ناڕازی بوو کەواتە ئەمە پێدوانیە هەنگاوێک بێ بۆ ئاراستەیە و ئێستا دەیانەوێ تۆڵکردنەوەی سنوورەکان لە نێوان بە تایبەتی ئەم دوو زۆنە و هەندێک بانگەشەی دیکە کە بەڕاستیەمانم بەترسیدارن ئالەم کات و ساتەیە لەگەڵەوەی کێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان لەسەر ئاستی باڵانەتەوەی گرتوەکان هۆشداریدایە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە بەجددی مەسلەی یەکبوونەوە و یەکگرتنەوە بگرنە بەر لە سەرجەم سێکتەرەکانە بەڕاستی یعنی ئەم دۆخە بە چۆمانەگەێنێ بە تایبەتی ئەوە تا ئێستا ئێمە لەسەر مەسلەی موچە و بودجە ئاوا بە یەکتریەکەینە لەسەر مەسەلە قورسەکانە بێچی بە یەکتری بکەین بەڕاستی کاک لوقمان ئەزانی کاک هاوڕێ من پێم وایە ئەوەی جەنابەت پێشووتر پرسیارێکت لە ئێمەمانان کرد وتت وەڵامێکی موقتیحکەر بدەنەوە من پێم وایە شەقامی کوردی خەڵکی کوردستان گاڵتەی بەم لێدوانانەی ئەمڕۆی بەشێک لە پەرلەمانتارەکانی پارتی دێت چونکە ئەمە قسەیەکی زۆر نابەرپرسانەیە تۆ بیت حساباتی ئەوە بکەیت لەم شارە داهات چەندێت داهاتی هەرێمی کوردستان نەوتە ئەو نەوتە هیچە هی خەڵکی کوردستانە ئەگەر بەو پێوەرە بێ تۆ بێ مامەڵە لەگەڵ شارێک بکەی ئەبێ پارە ئەوەندە بێنێ سەقفێکی پارەی بۆ دابنەی ڕسمێکی بۆ دابنەی ئەی چۆن ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان ئەی چۆن نوێنەرانیان لە حکوومەت ئەی چۆن سەرۆکی حکوومەت ئەی چۆن ئەندامانیان لە ئەنجومەنی وەزیران و فراکسیۆنەکەیان گلەی لە هاوڵاتیەکی عەرەبەکەن کە لە بەغدا و لە ناوچەکانی خواروی عێراقەوە ئەڵێ ئێمە قبوڵ ناکەین پارەی نەوتی ئی بەسڕە و نەوتی ناوچەکانی خواروی عێراق بۆ هەرێمی کوردستان ئەی ئەو بە چ مافێک هەرێمی کوردستان یەک حکوومەت نییە ئەم هاوڵاتیانە قوربانیان نەداوە ئەم حکوومەتە بەخوێنی ئەم هاوڵاتیانە و ڕەنجی ئەم هاوڵاتیانە ناتۆتە بەرهەم ئێستا ئەوێ پێی بفرۆشێتەوە ئەمە میراتی باوچی نییە ئەمە سامانی ئەم وڵاتەیە بەعکسەوە داهاتی ئەوەی کە غەدر لەم هاوڵاتیانەکرێ گرێبەستی 50 ساڵەیە کە تا ئێستا کەس نازانێ دەرەنجامی ئەم گرێبەستە و نەتیجەی ئەم گرێبەستە چییە ئەمە بڕیاری ئابووری سربەخۆیە کە ئەم بڕیارە نابەرپرسانە و نامەدروسەدرا کە هەموو هێلکەکانی خۆیان خستە سەبەتەی تورکیا ئێستا ئێمە ئەزانین دەرەنجام ینی یەک بابا ئەو گرێبەستە ناڕوانانەی واری نەوتە کە تاکو ئێستا کەس نازانی ئاسەوارەکەی چییە داهاتی نەوت ناگەڕێتەوە بە تەواتی واقعی بین بۆ نمونە ئێستا خەڵک گوێی لەم گفتوگۆی من و تۆ بێ کاک لوقمان بەڕاستی ینی خەڵک لێی ئەوەژەکە بۆ نمونە کە ئێستا بۆ نمونە کەسایەتی شوک و بەڕێزەکاندامی پەرلەمانی و جێگیری سەرۆکی فراکسیۆنی یەشێتیت کە بەم شێوەیە قسە بکەیت دۆ لێدوان بدەیت دەڵێت ئەیکەواتە بۆ نمونە کە یەشێتی ئاگای لێ نییە ئەی باشە بەڵگە و دۆکۆمنتەکان چییە لەسەرەوەی کە یەشێتی ئاگادار نییە چکە ینی زۆر جار وتراوە لە مناسبە و غیرە مناسبەیە کە بەرپرسانی باڵای حکوومەت و پارتی ژووتویانە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگاداری زۆر مەلەفە بەڵام یانەوە تا بێدەنگین و ئێوە دۆکۆمنتان پێ نییە کە بیخەنە ڕوو بەڕاستی ئەگە پێتانە بۆ نایخەنە ڕوو من مطمئن تەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگای لە جێڕانەوەی داهاتی نەوت نییە بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان تاوانبارن کە قسە ناگەیان لە نەوتە تا ئەچێتە ناو بۆڕی بوارم بدا تا ئەچێتە ناو بۆڕی و هەناردە ئەکرێت ژمارەکان چەندە چەند هەناردە ئەکرێت چەند ئەفرۆشێ لە ناوخۆ بەڵام ئاگاداری وردەکاری ئەو پارێنین کە ئەگەڕێتە وەزارەتی دارایی تا ئێستاش جانتاکەی ئاشتی هەورامی تەحکوم بە داهاتەکانی وەزارەتی نەوتەکە تەنانەت وەزیری دارایی بانکە بزانم ئاگای لە تەواوی داهاتەکانی هەرێمی کوردستانە لە بواری نەوت ئەبێت چاوەڕوان بکە بە خێر و سەدەقا ئاشتی هەورامی وەزارەتی نەوت چەندی پارە پێدا بۆ ئەوی بتوانێت موچەی ماگانەی پێڕێک بخە بۆیە ئەمە کاتێکە ئەم تۆمەتانە ئەبەخشنەوەمانە تۆمەتی بێبنەمان
و ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر ئەیانوێت چاکسازی ڕاستەقینە بکەن ئەبێ گرێ بە سەنەوتەکان پێداچوونەوەیان پێ بکرێ و بێ ئەو 840 کۆمپانیای لە بواری نەوت ئیحفاکراون بە نایاسایی کە لە یاسای نەوت و گاز هیچ بڕگە و مادێشی تیان نییە کە بڵێ ئێمە کۆمپانیەکانی بواری نەوتە بەخشین کەچی بەخشراون لە باجەکانیان ئەبێ ئەمانە ڕێک بخەنەوە ئەمانە ڕێک بخەنەوە من پێم وایە ئەو داهاتەی کە ئێستا لەبەردەستە تەنها لە بواری نەوتدا ئەتواندرێ موچەی تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی پێ بدرێ ئێمە پێشووتریش جەختمان لەوە کردو و پێشووتریش بۆ ئاگاداریت لە کۆبوونەوەکانمان چەندین جار ئێمە گوێبیستی ئەوە بووینە لە بەرپرسە باڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئێمەیان وتووە کاتێک کە نەوت لە بازارەکانی جیهان گەیشتە سەروی $6 یان $6 هەرێمی کوردستان بەبێ گەڕانەوە بۆ بەغدا بەبێ داهاتەکانی ناوخۆ ئەتوانێت تەنها بە داهاتی نەوت موچەی تەواوی فەرمانبەران بدات ئێستا نرخی نەوت نزیک بۆتەوە لە $70 کەچی ئەبینین ئێستا وەزارەتی دارایی ڕایگەنی ئەڵێ سویلەی پێویستمان لەبەر دەست نییە پارەمان نییە بۆی بەسەر هاوڵاتیانی با بڵێن بەسەر فەرمانبەرانی دابشکن ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ئەندامی پارلەمان وەکو نوێنەرانی خەڵکی کوردستان بە ئەرچی سەرشانی خۆمان نەزانین پرسیار لە حکوومەت بکەین فشارەکانمان چڕ بکەینەوە بۆ ئەوەی کە هەم کۆتایی بە لێبڕینی نایسەی موچە بێنێ هەم موچەش لە کاتی خۆی بدا بۆیە ئەو پەرچە کردارانەی کە ئەمڕۆ گوێبیستی ئەوە بووین ئەو تۆمەتانەی کە بۆ تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەت باسییان ئەیان بەخشیەوە و اتهامی یەکێتی نیشتیمانیان نەکرد ئەمن من پێم وایە ئەمە بۆ خۆیان زەرەوە خۆیان پێشچێن هاوڵاتیانی وڵای کاک لوقمان ببوورە ئەمێ لەسەر ئەو بە دیاریکراوی چکە ئەوان وتیان تیمی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە حکوومەت یعنی کاتێک کە باسیەوە کراوە لە ئەنجومەنی وەزیران هەموو 25 مانگێک موچە دابش بکرێت ئەوان گلەی و ناڕەزاییان دەربڕێوتوانە چۆن بڕیاری وا ئەیەن ئێمە ناتوانین بەو شێوە لە هەموو 25 مانگێکا موچە بدەین ینی ئەمە تۆ جەنابەت وەکو جێگیری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی و پێویستە تیمی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەگەر ئەمە بێبنەمایەوە ئەمە هەڵبەستراوە ئەم قسانە بەڕاستی حەقە وەڵامێکی جدیتانە بێ ئەگەر جەنابەت وەڵامێکی جدی و دێکۆمنتاریت پێیەوە بە بەڵگەوەی سلمێنیت تکایە فەرمو وەڵام بەرەوە تعدایانەکەم لە کۆبوونەوەیکی ئەنجومەنی وەزیران ئەم پرسیارە ئاراستەی تیمی یەکێتی کرابێ و تیمی یەکێتی جوابی داتەوە تیمی یەکێتی بەرپرسە لە دابینکردنی موچە تیمی یەکێتی شەونخوونی ئەکا لە حکوومەت و لە پەرلەمان لە پێناوی ئەوەی کەەوە چاکسازی لە سێکتەرە جیاوازەکان بکرێت بۆ ئەوەی زۆرترین داهات بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بژێڕێتەوە کەسێک باوەڕ بۆ ئەکاتیمی یەکێتی بڵێ ئێمە چۆن ئەتوانین 25 هەموو مانگان ئێوە ئەعلانی ئەوە بکەن کە موچە بدەن ئێمە ناتوانین موچە بدەن موچە لە وەزارەتی دارایی ئەدرێ حکوومەت ئەوان دیعایەوە ناکەن یەک حکوومەتە ئەی ناڵێن یەک حکوومەت ئەی سەرۆکی حکوومەت ڕۆڵی چییە ئەگەر گریمان بەرپرسیارەتی دابشکردنی موچە بکەوێتە سەر ئەرچی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتدا بۆیە من پێم وایە ئەم قسەیە ئەوەندە بێبنەمایە ئەوەندە درۆیەکی شاخدارە کە نەک هاوڵاتیان باوەڕی پێناکەن بەڵکو ئەمە بەخراب بۆ خۆیان نشتێتەوە بۆیە من لە کۆمگرە ڕۆژنامە نووسەکەی داوایەکم ئاراستە کرد کە پێویستە بەشێک لە ئەندامانی فراکسیۆنی پارتی نەسیحەت بکرێن ئامۆژگاری بکرێن و بەشێکیان ڕاگەیاندن کار بووینە و لێیان تێکەچێت وا ئەزانن کە لە پشت مایکی ڕاگەیاندن و پەیامنێرن لە ناوچەکان هەواڵە گوازنەوە نازانێت کە ئەندامی پەرلەمانە و نوێنەری خەڵکە ئەبێ بە بەسئولانە قسە بکە کە قسەیەکی کرد ئەم قسەیە حساباتی لەسەرە بە ڕقم و بەداتا قسە بکات ئەم تۆمەت بەخشینەوە هیچ بنەمایەکی نییە بەعکسەوە ئەمە قسەیەکە کە سەرنجام خۆیانی پێشچێن و تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان دڵسۆزانە لێبڕاوانە هەر لە دانانی سیستەمی بایۆمەتریەوە بگرە تاکو ئەگاتە پێشکەشکردنی پرۆژە یاسای چاکسازی تیمەکەی یەکێتی دڵسۆزانە لێبڕاوانە هەوڵی داوە بۆ زیادکردنی داهات و بۆ چاکسازی و هەر دوێنێ و پێرێ بوو وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆکی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان سەفەری کرد زیاتر لە 200 سعات گفتوگۆیان کرد لە پێناوی ئەوەی کەوە دەواازەیەک بدۆزنەوە تا دەرچەیەکیان دۆزیەوە ڕێکەوتن لەگەڵ بەغدا لەسەر پشتی هەرێمی کوردستان ئەمانە خەڵکی هەرێمی کوردستان هەمووی ئەبێنێ وەڕوونە لە پێشچاوی خەڵکی هەرێمی کوردستان من پێم وایە ئەو ڕۆڵە گەورەی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستانی هەیە کە زۆر بەرپرسانە مامەڵاکە ئەمانە بەوانە هەزم ناکرێت بۆیە ناچارن کە تۆمەتی بێ بنەما ببەخشن باش کاک لوقمانانی خاڵەشی دیکەیانی بۆ نمونە کاتێ چکەوان ئەوان وا ئەڵێن ینی زۆرێک لە ئەندامانی پەرلەمانیان کە ئەمڕۆ لێدوانیانەدا بۆ کەناڵەکان و هەیان گوت کە بۆ نمونە جێگیری سەرۆکی حکوومەت یاخود وەزیری دارایی کە دێتە پەرلەمانی کوردستان و لەگەڵ لێژنەی دارایی و لەگەڵ ئێوەی فراکسیۆنە جیاوازەکان کۆ دەبێتەوە
دەڵێ یەک کەس باسی لێبڕینی موچە ناکات ناڵێ بۆچی حکوومەت ئەم لێبڕینە کۆتایی پێنایەنێ یاخود ناڵێ حکوومەت بۆچی ئەو پاشەکەوتانە ناگێڕێتەوە ئەڵێەوەی کە هەیە تەنها لە نێوهۆڵی پەرلەمان ئەم شێوە بانگەشەیە ئەکرێوەکەوەی کە ئەم ڕۆبینیمان لەلایەن هەندێک لە پەرلەمانتارانی بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستانەوە کرا ئەگەر وایە یعنی ئەوە ئایا بێدەنگن لە پشتپەردەوە یاخود نەخێر جیاوازترە ئەگەر بەڵگەتان پێەیە تکایە وڵاوەشمان بۆ بخەرە ڕوو بۆیە هاوڵاتیان هێرێمی کوردستان بە هەڵە لە ئێوە شتێنەگا و ئەگەر بە هەڵەش لە پارتی تێگەیشت پێ بۆیە ڕاست بێتەوە وەزعەکە. ئێمە لە تەمەنی خۆمان لە پەرلەمانی کوردستان تعداکەم یەک لێدوانیشماندا بێ بە ئامانجی مزایەدە و چاواشەکردنی ڕایگەشتی. ئێمە بەرپرسین کاتێک کە قسەیەکەکەین بەرپرسین لە قسەکەی خۆمان لە تەواوی کۆبوونەوەکانی کراوەبی یا داخراو بوو بێت لەو کۆبوونەوانەی کە سەرۆکاتی فراکسیۆنەکانیش کردویانە کە جێگیری سەرۆکی حکوومەت وەکو سەرۆکی شاندی دانوستانکاری هەرێم هاتۆتە پەرلەمان لە سەرەتای گفتوگۆکان لە ناوەڕاستی گفتوگۆکان لە دوای ڕێکەوتنیش چەندین جار وەزیری دارایی بانگشتی حکوومەتی بابڵۆز پەرلەمانی کوردستان کراوە لەگەڵ سەرۆکاتی فراکسیۆنەکان کۆبوونەوەی کردو لە ناوهۆڵی پەرلەمانیش لە کۆی کۆبوونەوەکاندا تەواوی نوێنێری فراکسیۆنەکان نەک هەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لێ بوو هەمووان بەشایی دەگرم و تعداشیانەکەم کە لە تەواوی وتەی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم و ئاخیر بوتەمان تەکیدکردنەوە بووە لەوەی کەوا کۆتایی بە لێبڕینی موچەی فەرمانبەران بێ موچە لە کاتی خۆی بدرێ تەنانەت جەختمان لەسەرەوە کردوتەوە کە پێویستە هەژمێرەی بانکی بکرێتەوە بۆ فەرمانبەران بۆ ئەوی فەرمانبەر لانی کەم بزانێت چەند پارەی لە لای حکوومەتە ئەگەر لە قۆناغی ئێستا نشتوانێت تەسەڕوف بە پارەکانی بکە تەنانەت پێشنیازی ئەوەمان کردووە کە جۆرێک بەریە خستن هەبێ هاوڵاتی قەرزداری حکوومەتە و حکوومەتیش قەرزداری هاوڵاتیە جۆرێک بەریە خستن هەبێ لەو دوو قەرزانە بۆ ئەوی بتوانن ئەرچی سەرشانی هاوڵاتیان و لەلایەش تریش قەرزەکان لەسەر حکوومەت کەڵەکە بووینە تۆزێک کەمیکەنەوە لە هەموو ئەو کۆبوونەوەنەدا فراکسیۆنی یەکێتی و من ڕۆڵی فراکسیۆنەکانی تریش نادیدە ناگرم فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن و فراکسیۆنەکانی تریش داکۆچیان لە مەسەلەی موچە خۆرانی هەرێمی کوردستان کردوتەوە بۆیە ئەم قسەی کە ئەم پەرلەمانتارەی فراکسیۆنی پارتی کە کردی ئەمە زیاتر لە تۆمەت بەخشینەوە و درۆیەک بوو شتێک نەبوو قابلی وەڵامدانەوە بێت چونکە بەڕاستی ئەمە هیچ بنەمایەکی نەبوو و لێدوانەکانمان بەیاننامەکانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر کۆتایی هێنان بە لێبڕینی موچە تەنانەت دوای ڕێکەوتنی هەرێم و بەغدا لەسەر پشتی هەرێم جێگیرکردنی پشتی هەرێم لە بوو جێگیشتی عراقدا ڕاستە و خۆ فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگای بەیاننامەوەکەوە داوامان کرد کە کۆتایی بە لێبڕینی موچە خۆرانی هەرێمی کوردستان بێت و چۆن لە ڕابردوو وامان کردووە لە داهاتووشدا بێگومان دڵسۆزانە سەنگەری داکۆچیکردن لە موچە خۆرانی هەرێمی کوردستان نەکەر موچەی خۆران لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەر مافی موچەخۆری و لەسەر ئازادیەکانی هاوڵاتیان ئەم سەنگەرە بۆ هیچ کەس چۆڵ ناکەین و ئەم تۆمەت بەخشینەوە زەڕەیەک ساردمان ناکاتەوە لەسەرەوەی کەوا ئێمە لە داهاتوودا هەنگاوی زردیتر دەهاوێژین بە ئامانجی پشتیوانیکردن لە داو داخوازەکانی خەڵکی کوردستان و لە سنووری تاکی دەکەمەوە هەرچەندە ئێمە لەگەڵ ئەوە نین ئێمە پێمان وایە هاوڵاتیەک تاکی دەکەمەوە لە هەر شار و شارۆچکەیەکی کوردستان بێ ئەرچی حکوومەتە ژیانێکی شایستە بۆ ئەم هاوڵاتی دابین بکە ئەم جیاکاریە ناوچە و ناوچەگەریەتی و شار و شارگەریەتیە ئەمە پرۆسەیەکی خەتەرناکە ئەمە خەتەرە خۆی ینی حکوومەت کوردستان هەنگاوێکە بە ئاراستەی ئەمە ینی ئێوە حەقە شارەکە چۆن ئێمە چاوەڕێی ئەوەین وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان زۆرێک جاربینی ومانە وەڵامی پەرلەمانتارێکی داوەتەوە وەڵامی کۆمنتێکی فەیسبووکی داوەتەوە ئەرچی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانە لەسەر ئەم پرسە بێتە دەنگ ئایا چێن هەوڵەدەن یەک ریزی خەڵکی کوردستان تێکدەن چێ هەوڵ ئەدا نەزعی ناوچەگەریەتی دروستکە چێن هەوڵەدان شار و شارچێتی دروستکە چێ هەوڵەدا یەک ریزی خەڵکی کوردستان تێک بدا وەچێ هەوڵەدا ئەرەستەی دوو ئیدارەی کردن وەچێ هەوڵەدا داهاتێک کە داهاتی خەڵکی کوردستانە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بفرۆشێتەوە کە بەو نەفەسا ئەو بیرەکەنەوە بۆ عقلیەتە بیرەکەنەوە بۆ گلەی لە هاوڵاتیەکی عەرەبەکەن کە ئەگەر گلەی لەوە بکە بڵێ ئێمە قبوڵ ناکەم داهاتی بەسڕا بێتە هەرێمی کوردستان ئەی چۆن ئەو داهاتی پایتەختی هەرێمی کوردستان بیرەنەوتەکانی هەرێمی کوردستان داهاتی ژێرزەمینی ئەم هەرێمی کوردستان کە هی ئێستا و نەوەکانی داهاتوە ئەوێ بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بفرۆشێتەوە بۆیە بەڕاستی ئەمە هەنگاوێکی خەتەرناکە و ئەمە عقلیەتێکی زۆر خەتەرناکە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم پرسە بێتەگەن چاوەڕێین بزانین وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ڕابردوودا لەسەر کۆمنتێکی فەیسبوک دات کۆنگرەی ڕۆژنامەنووسیە کرد بزانین لە ڕۆژانی داهاتوودا چی ئەکەن ئەبێ
نەسیحەت و ئامۆژگاری پەرلەمانتارەکانی خۆیان بکەن و بەم سیاسەتە دابستنەوە ئەگەرنا هەرێمەکەمان چاوەڕوانی با بڵێن ئایندێکی باش ناکە و ئەبووە ئەوان دوێنێ و پێرێ نوێنەری گشتینەتەوە یەکگرتوەکان ئامۆژگاری کردین کە ئەم دۆخە بۆ هەرێمی کوردستان تا سەری نابێ پێویستە یەکریزی و یەکدەنجی ناوماڵی کوردستان بپارێزن ئابەم شێوەیە ئەیپارێزن. کاک لوقمان ئێستا بۆ نمونە خەڵک چاوەڕانی ئەوە بوو کە 25 مانگ موچە دابەش بکرێت و بە شێوازێکی خێراوەکو چەند مانگی ڕابردوو هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەران موچەکانی خۆیان وەربگرن بەڵام ئێستا ئەوەی ڕاستی بێت لە چوارچێوەی ئەم مشتومڕە قورسەی ئەمڕۆ کە ڕوویدا لە نێو پەرلەمانی کوردستان و ئەم بەڕاستی گۆڕانکاری نوێیانی کە خەڵک بینی تا ڕادەیەک مەترسیشان لا دروست بووە کە موچەکەش ینی نادیارە ئێستا چی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆران ئەڵی جەنابەت وەکو جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمان موچەکە میکانیزمەکەی خاوترە بێتەوە یا چۆنە بێت دابەشە کرێت یا بەڕاستی چارەنووسەکەی چۆنە؟ موچە ئەوە بڕیاریاندا تاکلایەنە کە بە لێبڕینی سەدا 21 ئەم مانگەش درێژەی پێدرێ و موچە بەردەوام دابەشەکرێت بەڵام تاکو ئێستا با بڵین داهاتی نەوت نەگەڕاوەتەوە خەزێنەی وەزارەتی دارایی ئێمە ئەمڕۆ یاداشتێکمان واژۆ کرد بۆ ئەوەی کە دانیشتنی داهاتوی پەرلەمانی کوردستان تایبەت بکرێت بە موچە و داوامان کردووە بەڕێز وەزیری دارایی لەم دانیشتنی پەرلەمانی کوردستان ئامادەبی تەعەدا ئەکەین وەزیری دارایی بێت هۆکارەکانی کەمی داهات لە هەرێمی کوردستان بخاتەڕ ئێمە لێرەوە بە ناوی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان داوا ئەەکەین تەواوی چاکسازی لە تەواوی سێکتەرەکانی داهات بخرێتە ڕوو ئایا دەست بخرێتە سەر ئەو خەلەلانەی لەکوێیە داهات نایێتەوە هەرێمی کوردستان ئایا داهاتی نەوتە نایێتەوە هەرێمی کوردستان ناشەفافە یاخود داهاتی باشە کاک لوقمان چەند جاری ئەو وەزیری دارایی داهاتی گومرجی ئیبراهیم خەلیل وەرنەگرتووە داهاتی گومرجی ئیبراهیم خەلیل بە تەواوەتی دێتەوە هەرێمی کوردستان ئایا گومرجی ئیبراهیم خەلیل بە سیستەمی ئەلکترۆنی داهاتەکەی بەسراوەتەوە بە وەزارەتی دارایی ئایا داهاتی گومرجی حاجی ئۆمەران 120شی دێتەوە وەزارەتی دارایی ئەبێ ئەم لەم دەسەی داهاتوی پەرلەمانی کوردستان ئەم حەقیقەتە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوون بێ پێ دوای ڕوونەبێتەوە جوابی پرسیارەکانتان نەدرێتەوە ئێمە داوا ئەەکەین داوامان کردووە بە ڕێز وەزیری دارایی ئامادە بێ ئەگەر حکوومەتش ئامادە نەبێت داوامان کردووە پەرلەمانی کوردستان کۆبوونەوە بکە بڕیارێکی تەشریعی وەربگرین بۆ کۆتایی هێنان بە لێبڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و ئەبێ ئەم ڕاستیە بۆ هاوڵاتیانی خەڵکی کوردستان ڕوونتر بکرێتەوە هۆکاری کەمی داهات لە هەرێمی کوردستان چیە بۆ کاتێکە بەرمیلی نەوەتەگاتە سەروی $60 و نزیکە بێتەوە لە $70 هێشتا هەرێمی کوردستان ناتوانێت موچەخۆرانی پێدابین بکە لە حاڵەتێکدا نزیکەی 500,000 بەرمیل ڕۆژانە نەوت لە هەرێمی کوردستان ئەفرۆشترێ بۆیە ئەبێ ئەم بابەتە ڕوون بکرێتەوە سەبارەت بە دروستکردنی هێز زۆر جار باس لەوە ئەکرێ هێزێک دروستەکرێ و یەکێتی نیشتیمانی کوردستان فەرمونون بەیانی ئێمە ئامادەی با هێزی زێرەبانی بە پارێزگاری لە گومرجی باشماخ و پەرویسخان بکە و هێزەکانی بەرگری و فریاکەوتنی سنووری یەکێتی نیشتیمانی کوردستانیش بچەن پارێزگاری لە داهاتەکانی ئیبراهیم خەلیل و حاجی ئۆمەر بکەن فەرموون تەواوی کارمەندانی گومرجی پەرویسخان و باشماخ ئەبەینە حاجی ئۆمەران و ئیبراهیم خەلیل بزانین لەکوێ داهات بە فیڕۆ ئەدرێ بزانین لەکوێ هەیە دوو وەرەقەی گومرجی هەیە با بچینە داهاتی ئیبراهیم خەلیل و گومرجی ئیبراهیم خەلیل بپرسین بزانین بە دوو وەسڵ گومرگ دروست ناکرێت وەسڵێکیان بە نسبەیەکی زۆر کەم دێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەسڵەکەی دیر هەر خۆیان و خوایە ئەزانێ بزانم ئەو پارەشتا ینی بۆ نمونە ئەم ڕاستیانە ئەزانن بۆچی بە بەڵگە نەتان خسۆتە ڕووتاکو ئێستا ینی بۆ ئاشکراتان نەکردووە بەڕاستی ینی خۆ ئەمەش پرسیارە ینی خەڵک ئێستا و پرسیارەتان لێگە ئێمە تاکید لەوە ئەەکەینەوە کە ئێمە هەموو ڕێکارێکی پەرلەمانیمان لە ڕێگەی شێوازی پەرلەمانی ئێمە مەبەستمان نەبووە پەر لە ڕاستیدا پێمان وە بۆ لە هەرێمی کوردستان و لە هەرومەرجی ئێستاشدا بیانی بە شێوازێک لە شێوازەکان بەرپرسانە مامەڵە بکەین کە ئەم حاڵەتانەی کە من باسی ئەەکەم و لە لای ئێمە وجودی هەیە هەمومان لە ڕێگای یاداشتەوە ئاراستەی لایەنە پەیوەنددارەکان لە حکوومەت کردوت و نەشمان ویستە ئەمە بینە سەر ئەعلام و با بڵین دۆخی ناوخۆی هەرێمی کوردستانی زیاتر پێ تێک بدەین لە ڕاستیدا فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسانەتر مامەڵەمان لەسەر ئەم پرسە کردووە پێمان وایە هەلومەرجێک لە هەرێمی کوردستان هاتۆتە پێش
هاوڵاتیان ئەوەندە ماندووبوونە لە 6 ساڵی ڕابردوودا بە قۆناغی لێبڕینی موچە و پاشەکەوتی موچە و قۆناغە سەختەکانیان بەرگەگرتووە هاوڵاتیان شایستەی ئەوە کە کەش و هەوایەکی ئارامی واشیان بۆ دەستەبەر بکەین کە زیاتر جگەلەوەی کە تۆ موچەی لێ ئەبڕی موچەی لە کاتی خۆنادایە ناکرێت لە ڕووی دەرونیشەوە ئازاری بدەیت بۆ ئێمە لە ڕوانگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی ئەم بابەتەمان نەخستۆتە سەر ئەعلام بەڵام کاتێککە ئەوان دێن سنوورەکانە بەزێنن ئەبێ بێگومان ڕاستیەکان بۆ هاوڵاتیانی خەڵکی کوردستان ڕوون بێتەوە بۆ یەکێتی نیشتیمانی لە بواری داهات کەشفکردنی سەرچاوەکانی داهات جێڕانەوەی تەواوی داهات بۆ خەزینەی گشتی بێمنەتانە باچی بە هیچ شتێک نییە ئامادەی هەموو شتێکە لە پێناوی چاکسازی قوربانی بەخۆی داوە بیرمان نەچێ یەکێتی نیشتیمانی کوردستان حکوومەتێکی کاملی لە سلێمانی هەڵوەشاندەوە و هێنای وەزارەتەکانی تێکەڵ وەزارەتەکانی پایتەختی هەرێمی کوردستان کرد لە بەرامبەر چ بوو لە بەرامبەر یەکریزی خەڵکی کوردستان و مەسلحەتی گشتی و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو ئەمە قوربانیدان بۆ بەخۆی لە داهاتوشدا یەکێتی نیشتیمانی کوردستان وەک چۆن لە ڕابردوودا قوربانی بە بەرژەوەندی حیزبەکانیدایە لە داهاتوشدا لە پێناوی یەکریزی سەقامگیری هەرێمی کوردستان و خۆشگوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئامادەی قوربانیدانە بەڵام تۆمەت بەخشینەوەش سنووری هەیە کاتێک کە ئەمان هەست بە بەرپرسیارەتی ناکەن ئەبێ وەکو خۆیان وەڵامیان بدرێت زۆر باشە ئێستا ئەو کۆبوونەوەی کە واژۆتان بۆ کۆکردوەوە نزیکەی سەر و 6 پەرلەمانتار بەسەرجەم فراکسیۆنە جیاوازەکان لەو کۆبوونەوەیە یعنی هەمووتان ئامادەن ئەوەی کە وەکو بەڵگە وەکو دۆکۆمنت لە بەرامبەر بۆ نمونە ئەو پێشێلکاریانی کە لە مەرزەکان یاخود لە دەواازە سنووریەکان یاخود لە داهاتی نەوت لە داهاتی ناوخۆ دەکرێت بیخەنە ڕوو بە بەڵگە و بە دێکۆمنتەوە ئەگەر وایە ئاراستی ئەو دانیشتە پێ دوایە بەچووە گادیانی چکە خەڵک وەکو جەنابی شدوتێ لە تەحمولیان نەماوە لایەنی دەرونی وێرانە و هیلاکە تۆ گەربی زیاتر ماندووی بکەی ڕاستی دۆخەکە بەرە و ئاقارێکی زۆر خراپە ڕاکاک لەخوان ئەوەی ئێمە ئەیکەین و ئێمە ئەیڵێن نەبانگەشەیە بۆ هەڵبژاردن نەتۆمەت بەخشینەوەشە پێمان وایە ئەوەی ئێمە ئەیڵێن ئەرک و بەرپرسیارەتیەکە وەکو نوێنەری خەڵکی کوردستان کە لە سەرشانی ئێمەیە وەکو حیزبێکی تێکۆشەر کە نوێنەرایەتی خەڵکی کوردستان و شۆڕشی نوێگەلەکەمانەکەن کە ڕووبارە قوربانی و خوێنمان لە پێناوی ئەم حکوومەتی هەرێمی کوردستانی یێرەبەخشیوە بۆیە ئێمە ئەگەر حکوومەت بەرگەی ئەوە نەگرێ و داهاتی لە بەردەست نەبێ ئێمە ناین فشارێکی قوڕستەر بخەینە سەر حکوومەت بەس ئێمە ئەزانین ئەگەر داهاتی نەوت تەنها داهاتی نەوت بە تاوەتی بێتە خەزینەی وەزارەتی دارایی لە هەلومەرجی ئێستادا کاتێ نەوت نزیکە بێتەوە لە 70 دلار هەرێمی کوردستان گرفتی دابینکردنی موچەی نامێنێ لەم کۆبوونەوەدا جەخت لەسەر ئەمە ئاکەینەوە پێمان وایە ئەبێ کۆبوونەوەی ڕاشکاوانە بێ و دەست بخەینە سەر خاڵ و کەم و کوڕیەکان و سنوورێک بۆ ئەم دۆخەشدا بندرێ بۆیە داوامان کردووە پەرلەمانی کوردستان ئەبێ بڕیارێکی تەشریعی وەربگرێت بۆ ئەوەی کۆتایی بە لێبڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێت من ئومێدەوارم تاکی دەکەمەوە هەموو لایەکمان ئێمە تۆمەت نابەخشینەوە ئێمە مەبەستمان نییە دۆخی سەقامگیری هەرێمی کوردستان تێک بچێ ئێمە مەبەستمان نییە هاوڵاتیانمان دۆخی ئارامی و هەرێمی کوردستان تێک دەین ئێمە پێمان وایە هەست بە بەرپرسیاری تێکن پێمان وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان شایستەی ئەوەنە کە خزمەتی زیاتریان بکرێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوەنە کە پاداشتی ئەو خۆڕاگریان بدرێتەوە کە لە قۆناغە سەختەکاندا بەرگەی نەبوونی بەرگەی بێکاری بەرگەی بێئیشی بەرگەی بێموچەیان گرت بەرگەی شەڕی داعشیان گرت ئێمە هەزاران ڕۆڵی ئەم وڵاتە لە پێناوی پاراستنی خاچی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان درراوە ئەبێ بەرپرسانش مامەڵە بکەین بۆیە پێداگری لەسەر ئەوە ئەەکەین لەسەر دەستە بەرکردنی مافەکانی هاوڵاتیان نابێ هیچ هێزێکیش پێی وابێ پاساو دێنێتەوە بۆ ئەوەی کە زیاتر لە غەدر لە فەرمانبەران بکرێت جیاوازیەکانی ئێمە لەگەڵ فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لەو خاڵەدا خۆیان بینێتەوە ئێمە پێمان وایە موچەخۆرانی هەرێمی کوردستان حەقی خۆیانە موچیان لە کاتی خۆ بدرێت و وابێ کۆتایی بە لێبڕینی نایاسایی موچە بێ کە ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان ئەوان پێیان وایە نەخێر ئێمە ئەبێ دیفاع لەو ناعەدالەتی و لەو لە نابتی و لەو گەندەڵی و لەو باڵین دۆخی هەرێمی کوردستان بکەین بێگومان ئەمە بە پاساوی ئەوەی کە ئێمە بەشێکین لە حکومڕانی ئێمە ئەوە ناکەین چونکە ئێمە وەڕانە هاتوین هەر سروشتی یەکێتی نیشتیمانی کوردستان وایە ئێمە لەگەڵ ئەوەی کە خۆمان لە حکوومەتین بەڵام خۆمان ڕخنە لە حکوومەتەگرین خۆمان داخوازیەکانی هاوڵاتیانەگەین حکوومەت چاوەڕوانی ئەوەی کۆبوونەوەی ئایندەی پەرلەمانی کوردستان بڕیارێک بدا بۆ کۆتایی هێنان بە لێبڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و وەدانی موچەکانیشان لە کاتی خۆی هاوزەمان لەگەڵەوە جەختەکەینەوە لەوەی کە هەرێمی کوردستان ئەبێ پابەندی ئەو ڕێکەوت نەبێ کە لەگەڵ حکوومەتی فدراڵی لەسەر مەسەلەی بودجە
کردوێت. پەرلەمان ئەگەر بڕیاری داوە گەر یاسایەکی تەشریع کرد کە حکوومەت ملزەم کە لێبڕینی موچە نەهێڵێت، حکوومەت پێوەی پابند دەبێت و ئەگەر پێوەی پابند نەبوو یعنی بەڕاستی پەرلەمان کاردانەوەی چییە بێ بۆ ئەوە؟ ئێمە ئەرچی خۆمانە وەکو پەرلەمانی کوردستان کە لەم بوارەدا هەنگاو بەهاوێژین بۆ ئەوی بڕیارێکی تەشریعی دەربکەین، ئیتر قۆناغی داهات و حکوومەت حکوومەت پێم وایە ئەبێ پێی پابند. ئەگەر پێ پابند نەبوو ئەو کات لە کاتوی خۆیدا ئەتوانین ڕێکاری تر بگرینەوە. باشە. سەبارەت بە مەسلەی ئەو پارەی کە بڕیار بوو لە بەغداوە بێەوە ڕێکەوتنی هەرێم و بەغا و جەنابیشت ئاماژەت پێدا. وەفدی هەرێمی کوردستان وەفدی تەکنیکی بڕیارە بچێتە بەغا، نازانم تا چەند زانیاریت هەیە، ئایا بەغدا بەنیازە هیچ پارێک بنێرێ بۆ هەرێمی کوردستان یاخود ئەمە نەخێر تەنها بەس بێدەنگکردنی خەڵکە بەڕاستی کاک لوقمان؟ ڕێکەوتن کراوە لەگەڵ بەغدا لەسەر با بڵین بودجەی 21. وەفدی هەرێمی کوردستان ئامادەیە ئەو شاندەی کە پێشووتر چۆتە بەغدا، قەرار وابوو یەکشەممەی ئەم یەکشەمەوە شاندەکە بچێتەوە بەغدا، بەڵامەوەی کە بەپەی زانیاریەکانی ئێمە چاوەڕوانن بەغدا با بڵین خۆی ئامادە بکە، لیژنێک پێکاتوە لەوێش تەسەوڕەکەم لە ئایندێکی نزیکدا شاندێکی هەرێمی کوردستان بچێتە بەغدا، بەڵام ئەوەی کە ئێستا هەیە چاوەڕوانی وەڵامی بەغدان بۆەوەی ئەو کاتە دیاری بکرێت کە شاندی هەرێمی کوردستان جارشتر بچێتەوە بەغدا بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو ئیلتیزاماتانەی کە ئەکەوێتە سەر هەردوو لا سەبارەت بە پرۆژه یاسای بودجە. کاڵخۆنەوەڵی پرسیارێکم ینی ئێستا بەخیاڵدا و چکە پێشتری جەناب دامەژت بۆدا کە داهاتی نەوت ئەم مانگە تەخیر هاتۆتەوە یا تا ئێستا نەهاتۆتە ناو خەزیێنەی حکوومەت، هۆکارەکەی چییە بۆ خۆ مانگەکانی پێشووتریش لە 25 مانگە ڕاگەنرا کە موچە دابەشەکرێ و داهاتی شەبوو دەوترا داهاتی پێویست زەبەردەستە. ئەگەر هۆکارەکە بەزەوەیە کە بۆ نمونە زۆرێک لە پەرلەمانتاران ڕایانگەیان سلەیمانی بەشە بودجەی خۆی نەناردووە، ئەی داهاتی نەوت بۆچی ئەم مانگە نەهاتۆتەوە ناو خەزیێنە؟ وەڵام من هەرچەندە وەڵام ئەم پرسیارم پێشووتریش لە نەتیجە ئەنجامی قسەکان دایەوە من پێم وایە ئەمە قسەیەکی زۆر بێ بنەمایە سلێمانی داهاتی خۆی نەناردووە، چونکە داهاتی سلێمانی داهاتی خاڵک گومرجەکانە. خۆشتان نەزانێت ئێستا بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە مانجێک بۆ مانجێکی تر ئەگۆڕێ داهاتەکە، ڕەنگە بەتایبەت هەندێک جار وایە لە ئێرانەوە با بڵێن کۆمەڵێک ڕێ و شوێنەگرێتە بەر، هەندێک جار لای خۆمانەوە کۆمەڵێک ڕێ و شوێنەگرێت داهات لە مانجێکەوە بۆ مانجێک جیاوازی ئەەکەوێت. بەڵام ئەم داهاتی خاڵە سنووریەکان لە ڕێی سیستەمێکی ئەلکترۆنیەوە بە وەزارەتی داراییەوە ئامار و داتەکانیش لای وەزارەتی دارایین و ماگانە لە ڕێگای نووسراوێکی ئەمە وەکو ئەمە هەموو ماگەکو داهاتەکە چەندەوە چەند نەگەڕێتەوە چەند داخلی هەرێمی کوردستانە بێت. بەڵام ئەوەی کە نایە ئەوەی نەوتەکە ناڕوونە داهاتی نەوتە، ئەوەی کە ناڕوونە داهاتی نەوتە. زۆرێک لە مانگەکان لە 300 میلیۆن دینار تێنە پەڕیوا داهاتی نەوت کە ڕادستی وەزارەتی دارایی کراوە وەکو ڕێژەیەکی نەگۆڕە. یعنی ئەمە پرسیارێکە مەتەڵێکە لە ڕاستیدا مەتەڵێکە تا ئێستا کەس نەیتوانیوە حەلی بکات، تەنها ئاشتی هەورامی و مەجموعەیەکیان ڕەنگە لە ئەوانەی کە پەیوەستن بە گرێبەستنەوتەکان بتوان ئەم مەتەڵە وەڵامەکەی لای ئەوان بێت کە تا ئێستا وەڵامی خەڵکی کوردستان نادنەوە. بۆیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پەرلەمانتاران مافی خۆیانە بپرسن ئەو کاتێک کە بڕیاری ئابووری سربەخۆدرا، بڕیاری هەناردەکردنی نەودرا لە ڕێگای تورکیاوە بۆ بەندەرەکانی جەیهان و بۆ فرۆشتنی، وتیان ئیتر هەرێمی کوردستان ئەکەوینە قۆناغێکی خۆشگوزەران نەک موچە، بەڵکو داهاتێکی جیاوازتریش لۆ تاک بە تاکانی هەوڵاتیانی ئەم هەرێمە دابین ئەکرێ. کا لەکوێ ئەم پارەیە، کا ئەم گرێبەستە، کا ئینجازی بڕیاری ئابووری سربەخۆ من مەبەستم لەوە بۆ داهاتی ئەم مانگەی نەوت درەنگ هاتۆتەوە خەزیێنەیە تا ئێستا بۆ نەهاتۆتەوە ناو خەزیێنەی حکوومەت. ئەبێ لە وەزارەتی سامانە سروشتەکان بپرسین کە بۆ داهات نانێرێتەوە بە ئارەزوی خۆیانە کاتێک کە چەندی مانگەنێرە من نازانم تا ئێستا هیچ ڕوونکردنەوەیان نەدایە و وەزیرێکماندانا بەنای وەزیری سامانە سروشتەکانە تاکو ئێستا لێدوانێکی نەداوە، وەزیری دارایی تاکو ئێستا تەنها ئەم لێدوانی داوە کاڵێ سویلەی پێویستمان لەبەردەستەوەش یەکێکە لە هۆکارە هەرە سەرەکیەکانی دواکەوتنی موچە بەڕاستی ینی داهاتی خاڵە گومرجەکان بەشی پێدانی موچە ناکە. لە ئەسڵدا موچە لای داهاتی نەوتە ئەو داهاتەی کە خوا ئەزانێ لەکوێ وە چەندە وە چۆن دێ وە لە ڕێگای کوێ دێ وە چۆن ئەفرۆشێ وە داهاتەکەی چۆن دابەشەکە.
کاکڵخوان من سوپاس دەکەم پرسیارم نەماوە دواوتەی بەڕێزێ بەڵام کورتی سوپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. من پێم وایە هەلومەرجی هەرێمی کوردستان گۆڕانکاریەکانی ناوچەکە لێمانەخوازێ هەمومان بەرپرسانە و مەسئولانە ڕەفتار بکەین و هەمومان لە سەنگەری با بڵێن داکۆچیکردن لە ماف و داخوازیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بن. هاوڵاتیان ماندوو بوون، هیلاک بوون، بەرگە ڕۆژە سەختەکان و قۆناغە سەختەکانیان گرتووە. شایستەی ئەوەنە خزمەتێکی باشتریان پێشکەش بکەین، نەک هەوڵدەین دۆخی دەرونیشان تێک بدەین. داوا لە تەواوی هاوپیشەکانمان لە پەرلەمانی کوردستانەکەین چۆن فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەرە بۆ داکۆچیکردن لە مەسلەی موچەی موچەخۆران و کۆتایهێنان بە لێبڕینی موچەی موچەخۆران بە هەمان نەفەس هاوکارمان بن و چۆن تیمی یەکێتیش لە حکوومەت داکۆچی ئەکا لەسەر چاکسازی داوا ئەەکەین بە بیانووی لێدوانی بێبنەما و جۆرا و جۆر خۆیان لە چاکسازی ڕاستەقینە بە تایبەت لە سێکتەری نەوت نەدزنەوە بێنە مەدان چاکسازی بکەین بۆ ئەوەی ژیانێکی شایستەتر بۆ هاوڵاتیانی هەرێم و وڵاتەکەی خۆمان دابین. بەڵێ برای عزیزم کاکڵخوان وەردی جێگیری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمان سوپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی پانۆراما. سوپاس. سوپاس بەرنامەی پانۆراماتان پێشکەشکرا شاد.